دادگای فیدراڵی ئەمریکا لە ویلایەتی بۆستن ڕۆژی سێشەممە ویلیام سینگەری داوا لەسەر تۆماکراوی بانک هێش کرد بە تۆمەتی فێڵ و سەختەکاری دوای ئەوەی دانینا بە تاوانەکەی کە لە چەند زانکۆیەکی ویلایەتی گرتوەکانی ئەمریکا یاساکانی وەرگرتنی خوێندکارانی پێشێل کردووە. داواکاری گشتی فیدراڵی گەورەترین سەختەکاری لە زانکۆدا ئاشکرا کرد لە ویلایەتی گرتوەکانی ئەمریکادا کە سینگەری یەکێک بووە لەو کەسانەی دەستێکی باڵای لە پلانەکەدا هەبووە. We've charged 50 people nationwide. ئێمە 50 کەسمان سزا داوە کە بەشداریان لەو پیلانگیڕێدا کردووە بە فێڵ و سەختەکاری لە ئەزمموی ئەنجامی کۆلێجەکان. مەبەستم لە سەختەکاری لە وەرگرتنی خوێندکاران تا دەگاتە نمرەی بەدەستهێنانی بڕوانامە و هەروەها وەرگرتنی بەرتیل بۆ مسۆگەرکردنی وەرگرتنی خوێندکاران لەو کۆلێجانەدا و پێدانی بڕوانامەی بڕواپێکراو. پارێزەری ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ئەندریۆ لێلێن گوتی نۆ لەو ڕێنیشاندەر و ڕاهێنەرانە لە زانکۆی ئیلیەت و زانکۆی جۆرجتاونن کە تاوانبارکران بە وەرگرتنی بەرتیل و دروستکردنی بڕوانامەی ساختە. سیسی خێزانیش سزادران بە تۆمەتی پێدانی پارە بە مەبەستی وەرگرتنی منداڵەکانیان لەو زانکۆیانە یانیش بۆ پێدانی بڕوانامەی باوەڕپێکرا و بە شێوەی ساختە لە بواری وەرزشی و بوارەکانی تردا کە لە ناویاندا ئەکتەری فلیمەکانی هۆلیوود فیلیستی هوفان و ئەکتەری دیاری تەلەڤیزیۆنەکانی ئەمریکا لۆری لۆفلەنی تێدایە. These parents are a catalog of wealth and privilege. ئەوانە ئەو خێزانانن کە نەخشە و سامانێکی زۆریان هەیە وەک بەڕێوەبەری کۆمپانیای تایبەتی و کۆمپانیا گشتیەکان و خاوەن و بەرهەمێنەرەکانی زەویوزاری ڕاستەقینە و دوو ئەکتەری ناسرا و نەخشەکێشی ناودار و سەرۆکی کۆمپانیای یاسای جیهانی لەسەر بنەمای تومەت ئەمڕۆ لەسەر سینگەر و هەموو ئەوانەی بەشدار بوون لەو فێڵ و سەختەکاریەدا سزا دەدرێن بەدانی بەرتیل لە پێناو پێدانی بڕوانامەی باوەڕپێکرا و بە منداڵانیان لە زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکادا. ئەو کەسانە لە هەر شوێنێک لە نێوان 100,000 تا 6.5 میلیۆن دۆلاریان داوا بە سینگەر بۆم سۆگەرکردن و وەرگرتنی منداڵەکانیان و پێدانی بڕوانامەی باوەڕپێکراو لە زانکۆی ئیلیەت. کۆی ئەو پارانەی وەریگرتووە 25 میلیۆن دۆلارە لە نێوان ساڵانی 2011 بۆ 2018. ئاژانسی تایبەتی نووسنگی لێکۆڵینەوەی فیدراڵی جۆی بۆ ناڤۆلینتا پێشەنگی ئەو لێکۆڵینەوەی بوو بۆ ئاشکراکردنی پلانەکان. لێکۆڵێنەوەکانمان لە مانگی 5 ساڵی ڕابردووە و دەستی پێکرد و چەندین بەڵگەنامەی گرنگمان ئاشکرا کرد لە کاتێکدا ئێمە بەنهێنی کارمان لەسەر دەکرد بێ ئاگاداری ئەوان. کاربەدەستانی یاسا و وەرپرسانی دادوەری دەڵێن نابێ زانکۆ و دادگای تایبەت بە وەرگرتن و دادگایکردنی خوێندکار و کەسە دەوڵەمەندەکان هەبێت و جیا بکرێنەوە لەوانی تر.